باسمان کردووە کەنیزەکی کێ هی ئیسلام نییە کەنیزەکی ئیسلام نییە باسمان کرد لە پێش ئیسلامە حتى لە دینی یەهودی و نەسڕانیشا کەنیزەک هەیەوە ئەڵێ بە ئارەزوی خۆتان خەڵک بگرن بیکەنە کەنیزەک بە ئاەت لە تەورات و لە ئینجیلا هەیە ئەوەی قسەت الحەضارەی خوێندە بێتەوە هی و یاڵدۆران دەو شتانە هەمووی باسەکە و لەویایە دانەنێ بەوەیە کە کەنیزەک هیم ئیسلام نییە لەویایە یاڵدۆران دانەنێ بەوەیە کە خۆی بە ئەسڵ یەهودیشە کە کەنیزەک هی ئیسلام نییە بەڵکو وەڵێ پێشەوەی ئیسلام بێ بە سەدان شێوە خەڵک ئەکرا بە کەنیزەک و کۆیلە لە شەڕاگیرە لە بری قەرز ئەبرا لە چەتەیە ئەفڕێنرا بۆ شێوەیە ینی ئەکرا بە کەنیزەک بە هەموو شێوەیە بە مناڵی هەڵەگیرایەوە یا دۆزرایەوە یا فڕێنرا بە هەزاران شێوە خەڵکیانە کرد بە کەنیزەک بەڵام فەرمێ کە ئیسلام هاو هیچ شێوەیەک لەو شێوانەی نەهێشتەوە تەنها یەک شێوە نەبێ لە جەنگا بگیرێ بەس ئەو شێوەیە هێشتەوە لە جەنگا بگیرێ و فەرمێ ئەوسا ئەڵێ وێڵ دێوەراند ئەو کافرن کە خۆی مرد کتێبەکەی تەواو نەکردەوە هیچ نەکەی بۆی تەواو کرد ئەڵێ کتێبەکەی زۆر گەورەیە قسەت الحەضارە نزیکی 70-80 مجەڵەدە بێت ئەڵێ ئیسلام کە هات کەنیزەک هیچ ڕێگایەکی دەربازبوونی نەبوو کۆیلە هیچ ڕێگایەکی دەربازبوونی نەبوو ئازادبوون بوونی نەبوو بۆیە بە کۆیلایەتی بمردا بەزەڵە کە ئیسلام هات دەیان ڕێگای دەربازبوونی بە کۆیلە بەخشی ئەتوانێ مکاتەبە بکە خۆی بکڕێتەوە لە کەفارەتی کوشتنە ئازادیەکەی لە کەفارەتی ظیهارە ئازادیەکەی لە کەفارەتی سوێندە ئازادیەکەی و بە منەت ئازادیەکەی ئەیکەی بە مەولا ئازادیەکەی یعنی چەندین ڕێگای هێنا کام کۆیلەیە ئازاد بکرێت بۆیە وتی ئیسلام بەعکسیە حەضارەتەکانەوە حەضارەتەکانی تر هەمویان سەدان ڕێگای بە کۆیلەکردنیان کرد بۆ ڕێگای ئازادکردن نەبوو ئیسلام هاو یەک ڕێگای هێشتەوە بۆ کۆیلەکردن و تەواوی ڕێگاکانی ئازادکردنیشی بۆ کردەوە خۆی دوای خۆی باسی با بڵێن ئازادکردنی کۆیلەکانەکە لە ئەوروپا ئەڵێ کە کۆیلەکانیان ئازاد کرد بە گوژم هەمووی هەرچی کۆیلە بوو ئازادیان کرد لەو کاتەیە کۆمەڵێکی زۆر لە کۆیلەکان مردن لەبەرەوەی نەخانویان هەبوو نەخواردنیان هەبوو نەجل و بەرگ و دەرەتانیان هەبوو ئەمانیش دەریان کردنە دەرەوە لەو سەرجادانە هەمویان مردن لە برسا و لە سەرمایە و لەو بابەتانەیە بەڵام ئیسلام بە نیزام ئازادیەکردن کۆیلەکەشی دەرناکردە دەرەوە پێوت ئازادی ئەگەر ئازادی بکردە ئاواش بە منەتی بکردە بەسەری ئازادی بکردە پێوت ئازادی بەس دەری ناکردە دەرەوە حتا شوێن و مەکان و هەموو شتێکی بۆ خۆی تەرتیبە کردن جای خواحافیزی ئەوە